لانچ بوون یاری دراوی الکترونی شیبا اینو آیا چه تأثیرێک دەبێت لە نرخی ئەم میمکوینە و لە داهاتوودا ئێمە چەند دەتوانین لەم یاریەوە قازانج وەربگرین بە تایبەتی دراوی ئەلکترۆنی شیبا ئینو. بەڕێزان هەروەکو دەزانن کە لە ماوەی ڕابردوودا دراوی ئەلکترۆنی شیبا ئینو دراوێک بوو کە بە 9 سفرەوە هاتە بازاری کریپتۆکارنسی و لە ماوەی 1 ساڵدا هەتاکو 3 سفر هەشتیش ڕۆی و زۆر کەسە بوون کە سوودێکی زۆریان کرد بە نسبەت دراوی ئەلکترۆنی شیبا ئینو. بەڵام لەگەڵ داکشانی ئەم بازارە کە لە ئێستادا هەموو دراوە ئەلکترۆنیەکان بەڕاستی بەرەو داکشانن بە تایبەتی بیتکوین کە 1990 هەتاکو 95 لە دراوە ئەلکترۆنیەکان تایبەتن بە بیتکوینەوە جا شیبا ئینوش بێبەش نەبووە لەو داکشانی بازاڕی و لەگەڵ بیتکوین شیبا ئینو شەروەکە بینن کە لە ئێستادا 4.011 معاملەی پێکرێ و ئێمە هەمومان زۆربەی خەڵکی کوردستانیش ئازیزان میمکوینەکان بە دراوی ئەلکترۆنی شیبا ناسی چووکە بەڕاستی شیبا ئینو دەورێکی زۆر گرنگی هەبوو لە 1 ساڵ و نیمی ڕابردوودا و زۆر کەسی بەڕاستی کرد دەوڵەمەند بەڕاستی کردیە دەوڵەمەند کە ئەم دراوە پێشی شیبا ئینو دۆچکۆین هەبوو بەڵام هەروەکو دووبارەیەکەمە زوبەی خەڵکی کوردستان میمکوینەکان یاخود دراوی ئەلکترۆنیان بە شیبا ئینو ناسی. بەڵێ ئازیزان هەروەکو ئازانن کە شیبا ئینو لە ئێستادا لە ڕەنکی 4 کریپتۆکارنسیە و هەروەها لەسەر نێتوۆرکی تایبەت لەسەر نێتوۆرکی باینەنسیش هەیە بەڵام تایبەت لەسەر نێتوۆرکی ئیسێریوم یاخود هەمان ئێتێریوم پیادە بووە و مارکێت کەپی لە ئێستادا 6 میلیارد دولارە و مارکێت کەپی ڕۆژانەی ئەم دراوە 174 میلیۆن دولارە و هەروەکو لێرانەشە بینن کە سەحیشینی وەرگرتووە واتە باوەڕ پێکراوە لەناو سایتی مەرجەعی دراوە ئەلکترۆنیەکان کە کوین مارکێت کەپە و گرنگترین دەنگ و باسی ئەم دراوە خۆشەویستە ئازیزان کە لە ئێستادا ئەوەیە کە بەڕاستی لانچبوونی یاری تایبەت بەم دراوە خۆشەویستە کە شیبا ئینووە لانچ بووە و ئێوە تا کۆتایی سەیری ئەم ڤیدیۆ بکەم بۆ ئەوەی وردەکاری ئەم یاریە بۆ ئێوە بخەمەڕۆ. بەناوی خوا سڵاو هاوڕێن هیوامدار شوێنێ بن ساق و سەلامەت و تەندروست بن ئینشاءالله. بەڕێزان دیسانەوە منی هاتمەوە لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانەکە یەکەم جارە ئەو چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتمەوە هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دولاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵای تەنەشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن بەبێ ئەوەی ڤیدیۆکەی درێژ بکەینەوە ئازیزان ئەچینە سەر بابەتی ئەسڵی ئەم ڤیدیۆیە کە یاری تایبەت بە دراوی ئەلکترۆنی شیبا ئینووە کە لە ئێستادا لانچ بووە و ئێوە دەتوانن لەسەر ئەندروید یاخود ئەپ ئەستوری خۆتان ئەم دراوەی واتە بوو ئەندروید ئەبێ و بوو iOS ئەبێ واتە ئایفۆن. ئازیزان گرنگی ئەم یاریە لەم ڤیدیۆدا بۆ ئێوە دەخەمە ڕوو کە بەڕاستی ئەم یاریە چۆن چه تەئسیرێک دەبێت لەسەر نرخی دراوی ئەلکترۆنی شیبا ئینو و بەڕاستی ئێوە کاتێک هەم یاریە لەناو مۆبایلی خۆتان ئەنجامەدەن دەتوانن لە هەمان کاتدا لە ڕێی ئەم یاریەوە زیاترین دراوی ئەلکترۆنی شیبا ئینو کوو بکەنەوە. یەکەم جار ئازیزان ئێوە وەرنە ناو بۆ داوڵۆدکردنی ئەم یاری ئازیزان ئێوە بێنە ناو سایتی کوین مارکێت کەپ باشە شیبا ئینو سێرچەکەیت و دەیتە لێرانە یاریەکە ئەبێ لە تویتەری خودی شیبا ئینو داوڵۆد بکەی ئازیزان چونکە بەڕاستی لە ئێستادا زۆر یاری فێک هەنە بە ناوی یاری شیبا ئینو و ئێوە باشترین مەرجع ئەوەیە کە بچنە ناو خودی تویتەری شیبا ئینو بۆ ئەوەی یاریەکە لەوێ داوڵۆد بکەن. لێرانە کاتێکە دێنە ناو کوین مارکێت کەپی شیبا ئینو لێرانە کۆمونیتی هەیە
کلیک لسر توییتر یکیت عزیزان لنا خودی دراوی الکترونی شیبا اینو بله عزیزان اما پیجی رسمی شیبا اینو لنا توییتر که لیرانه هر وقت بینن صحیحشینی ورگرتوه حالا نکن عزیزان لیرانه صحکه بینن و هر وها 3,500,000 فالووری هیا ل توییتر اما پیج رسمی شیبا اینو کاتی کده نخواره و عزیزان اما یاری شیبا اینو که تازه لانج بوه بلام لیرانه یک شته عزیزان بوه بوی روم بکموه لإستاده ای و تنها داتوانن وکو تسنیتک ام یاری انجام بدن ولی دهاتو اکی نزیک ده ام یاری با تاوی لانج ده به بوچی شیبا اینو کاری کردو عزیزان که یکی که لباشترین کارکان بو اوی براستی یاریه که باگی یاریه که ور بگره یا خود حلکان یاریه که ور بگره ولی دهاتو اکی نزیک ده با گشتی ام یاریه و با باشترین با پوتانسیلی که زور باشم یاریه لانج بکد بو اوی باگ یا خود حلی نبه لیرانه هر وکو برن عزیزان لیرانه هر وکو با ایوان بود عزیزان لیرانه یاریه که ایوه دتونم بو اپ استوری و هر وها گوگل پلی یاریه که دانلود بکن که ناو یاریه که شیبا اترنتی عزیزان لیرانه او کسانه که اپ استوریان هیا لیرانه و هر وها گوگلیش لیرانه ایوه دانلود تکن هر وقت دوباره اکمالا ناو خودی پیجی رسمی لتویتر پیجی شیبا اینو دانلود بکن چون که زور یاری فیک هیا ام یاری عزیزان هر وقت یاری اکانی تر هر وقت لیرانه مجای پیکرده یاری کارته هر وقت یاری اکس اینفینیتی هاوشوی اکس اینفینیتی ایوه دتوانم بچن ام یاری وقت تستک لناو موبایل کتان دانلود بکن و خودتان آماده بکن بو اوی ورژن نوی یاری که بید و ایوه بتونه لرای ام یاری و براستی زیادترین شیبا اینو کو بکنه و هر وقت مجام پیکر لیران نتوانن دانلودی بکن که آماجه به کارگی میکردو و توکو تقریبا هاوشوی یاری اکسی اینفینیتیه عزیزان ام یاریه بابزانین چه تاثیری که لنرخ شیبا اینو دبید کاتی کم یاریه با تواوی لانج دبی که ایسا لانج بوه با تست لانج بوه بوه و یاری بکن کاتی که با تواوی ام یاریه لانج دبی ترانزکشن اکان لنو ام یاریه زیاد دبی بو دراوی الکترونی شیبا اینو و زور کسیش بالای ام یاریه وده و زور کسیش ده و دراوی الکترونی شیبا اینو اکره و اما همو دبی تا سببی اوی که لیران هر وکا بینن نرخی دراوی الکترونی شیبا اینو به یک جاری برز ببیتاوه واتا زور گرینگه هر وکو گوتمیش شیبا اینو بوی ام یاریه با وکو تست یک جاری دانوه بوی ایوه یاری بکن بو اوی باگی ور بگره و او حلانه کلناو یاریه که هیا که گورترین کاری باشی کردو شیبا اینو بو اوی یاریه کی پخت و مختصر و یاریه کی باش بوی و لناو اندروید خودتان هبه لدهاتو دا و زیادترین شیبا اینو لرای ام یاریه وکو بکنوه اما سرکوتنی شیبا اینو پیشانه ده چون که نهاتو یک سر یاریه که لانج بکد و هر وکو که شیبا اینو کار لسر بلوکچینی تایبت بخویه که ایسا لسر هر وکو گوتمان لسر بلوکچینی ایسریومه یا خود همان اتریومه بلان استادتوان شیبا اینو بلوکچینه که جیداب ند بلان براسی اوی شی ناکه او کاری ناکه بو اوی شتیکی جوان بو کامونیتی و هر وها هولدرکان خوی پیشکش بکد هر وکو یاریه که استا بینیمان جاره تستا بو اوی ایوه یاری بکن و باگکانی براستی شیبا اینو لناو یاریه که باگکانی در بهینه یا خود حلکانی بو اوی یاریه که باشو پخته پیشکش به کامونیتی خوی بکد بله عزیزان ایوش ام یاریه دانلود بکن ام دو لینکه هی عزیزان و بچون یاری بکن بو اوی براستی لدهاتو دا کاتی که یاریه که با تاوی لانج بو ایوه بتوان زیادترین قازانج بکن لری یاری بلوکچینی دراوی الکترونی شیبا اینو بله عزیزان اما گرینگترین دنگو باسی دراوی الکترونی شیبا اینو بو
که ویستم لگل ایوه به اشتراک دانم بو اوی ایوشی استفاده ایلم یاریه بکن. به نسبت سواپی بیبی دوجیش عزیزان کاتی که براستی سواپا که به تواوی و به پختهی جیگیر بو چون که استا ل 5 اکتبر سواپی بیبی دوست کوین لانج بو بلام کمی کیتر ماوا بو اوی زیاتر پخته تر پیاده ببه و او کاتی من ویدیوها کی تایبت به سواپی بیبی دوست کوین بو ایوه دروس سکم. هر رخنا کامی بسیاری که بولاجر ویدیو ل چنل یوتیوبم بنوسن من بچه‌وان جواب تانه و تا ویدیو اکیتر وبسایت اکیتر اپ اکیتر و برنامه اکیتر هموتان با خوی گوراس بیرم خواه یار و پناه ایوا بید خواتان لگد.